بەناوی خی بەخشندەی مێرەبان سڵاوتان لەبێت ئەزیزانم کارزان مەحمودم خۆشحاڵم لە ڕووماڵێکی نوێی جەنگی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر کۆماری ئیسلامی ئێران لەگەڵ ئێوە لەسەر نوێترین پێشاتەکان لە خزمەتاندام. گەرچی گەڕێکی نوێی دانووسان لە ڕێگایە، بەڵام ئەمریکا و ئیسرائیل هێشتا سوورن لەسەر تێکشکاندنی ئیرادەی بەرگری ئێران لە ڕێگەی هێزەوە. خەریکە ململانەکان ناوچەکە نوقمی جەنگێکی گشتگیر دەکەن. هێشتا وادە دەڕۆژیەکەی دۆناڵد ترەمپ بۆ کردنەوەی گەروی هورموز کۆتایی ناتووە. ئیسرائیل هێرشی توندی کردە سەر وێزگەی ئەتۆمی بوشەهر و کارگەی بەرەمهێنانی ئاسن و پۆڵا لە ئەسفەهان. ئەم هێرشانە بۆ سەر ژێرخانە پیشەسازی و وزەیەکانی ئێران کاردانەوەی توندی ئێرانی لە بەرامبەر ئەو کۆمپانیا و دەستگانە بە دوای خۆی داهێناوە کە پشکی ئەمریکی و ئیسرائیلیان تێدا. هەڕەشەکان لە ئێستادا زۆر جددین. ئەوەی کە جێگەی سەرنجارێمی کوردستان گەرچی تا ئەم کاتە خۆی لە لانگیری بۆ هەر لایەک بەدوور گرتووە، بەڵام لە پشکی ئاگری جەنگ لە ناوچەکە سەلامەت نەبووە. بە پێی ئامارەکان لە سەرەتای دەستپێکی جەنگەوە تاوەکو ئێستا 461 هێرشی موشکی و درۆنی کراوەتە سەر هەرێمی کوردستان. لە ئەنجامدا 14 کەس کوژراون و 85 کەسیش بریندار بوون. کۆماری ئیسلامی ئێران ئەوەی نەشاردوتەوە لە هەر شوێنێکەوە هێرش وەڕەشە بۆ سەر ئێران دروست بێت هێرشی دەکەنە سەر، بەڵام لە نوێترین پێشاتدا هێرش بۆ سەر ماڵی سەرۆکی هەرێم و تازەترین لێدوانیش بۆ سەر ماڵی یاخود بارەگای سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان کاردانەوەی توندی ناوەندە سیاسی و ناوخۆیەکانی هەرێمی کوردستان و وڵاتانی دەوروبەری بە دوای خۆی داهێنا. سوپای پازاران بە هێرشێکی تیرۆریستی ناوی هێرشەکەی بردووە و ئیدانەشی دەکات و پەنجەی تۆمەت بۆ ئەمریکا و ئیسرائیل درێژ دەکات. بارەگای بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانیش لە ڕاگەندراوێکدا ئاشکرا کرد تا ئێستا 5 جار هێرشی کراوەتە سەر. لێرە داوای کە گرنگاوەیە چۆن هەرێمی کوردستان خۆی لە ئاگری شەڕ بپارێزێت، چی بکات بە کەمترین زیان لەم دۆخە دەربچێت. هەڵوێست و خطابی فەرمی هێز وڵانەکانی هەرێم لەگەڵ بارودۆخەکەدا چۆن بێت. خطابی میدیاکانی هەرێمی کوردستان خطابێکی عەقڵانی و لۆژیکیە لە چاو ئەم هەموو گرژیانەی کە لە ناوچەکەدا هەن. ئامانج لەم هێرشانە چییە کە دەکرێنە هەرێمی کوردستان و چ پەیامێکیان تێدایە. ئەو گروپانەکێن زوو هەرێمی کوردستان بە تایبەت هەولێر بە ئامانز دەگرن ئەگەرچی سلێمانیش بێبەش نەبووە. بۆچی لە هەرێمی کوردستان ڕازی نین؟ لەگەڵ میوانەکەم بەڕێز زیرەک کەمال چاودێری سیاسی گفتوگۆ لەسەر هەموو ئەو بابەتانە و کۆمەڵێک پرسیاری دیکەش کە لە کاتی بەرنامەکە دێنە پێش گفتوگویان لەسەر دەکەین. مامۆستا زیرەک سڵاوتان لەبێت و سپاس بۆ ئەم دەرفەتەی بەڕێزتان. مەمنونی جەنابتانین کە لوتفتان فەرموو ئامادەن لەگەڵێمە. دەمەوێت لێرەوە دەست پێ بکەین مامۆستا زیرەکە ئەم هێرشانە چین کە دەکرێنە سەر هەرێمی کوردستان لە کاتێکدا سپاس ئەم هێرشانە چین دەکرێنە سەر هەرێمی کوردستان لە کاتێکدا خطابی هەرێمی کوردستان ڕوونە لە ئەنگیری هیچ لایەنێکی نەگرتووە. بەڵێ زۆر سپاس مامۆستا کارزان، سپاس بۆ بەڕێوەبەرایەتی کەناڵی ئاسمانی پەیام، سپاس بۆ بینەرانی پەیام، سپاس بۆ جەنابەت بەردەوام کە بەرنامەکانت و هەواڵەکانت بۆ من جێگەی ئاماژە بوون وەکو ڕۆژنامە نووسێکی سەرکەوتو و سەڵاو لە هەموو لایەک. دیارە مامۆستا کارزان وەکو جەنابیشت ئاماژەت پێکرد هەر لە سەرەتای دەستپێکردنی شەڕەکە، هەر لە سەرەتای دەستپێکردنی هێرشی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران، سەرۆکایەتی هەرێمی کوردستان بەڕێ سەرۆکی هەرێمی کوردستان کاک نەسیروان بارزانی بە ناوی گەلی کوردستان و بە ناوی هەرێمی کوردستاندان ناڕەزایی و عادزی و نیگەرانی خۆی دەربڕێ بەرامبەر بەو شەڕا. ئەو شەڕی بەکارێکی باش نەزانی، بەکارێکی خراپی زانی و داوای ئەوەی کرد هەرچی زووە ئاشتی و تەبایی بگەڕێتەوە نێوان هەردوو لاو ئاگری شەڕەکە خامۆش بێ. لە دوای ئەوەشدا کە ڕێبەری کۆماری ئیسلامی ئێران بووە لەو شەڕەدا تێچوو، سەرۆکی هەرێمی کوردستان پەیامێکی هاوخەمی بۆ کۆماری ئیسلامی ئێران نارد و تایدا عەلی خامەنەئی وەکو شەهید ناوهێنا و لە هەمان کاتدا کە ئەو کاتی مشتەباش کوڕی کۆس کردوبوو بە ڕێبەری کۆماری ئیسلامی ئێران پیرۆزبایی لێکرد وەکو دوو وڵاتی دراوسێ. واتە هەرێمی کوردستان لە سەرەتای دەستپێکردنی و شەڕەکە هەرێمی کوردستانی بە بەشێک نەزانیوە بەو لەو هاوچێشانە و مەحکومی شەڕەکەشی کردووە کە ئێستا پەلچێشی ناو شەڕەکە کراوە. من پێم وایە پرسیارەکان دەکرێت
نەک لەلایەن بەڕێستان و لەلایەن گەلی کوردستان و هەموو لاکمان و ئاراستەی ئەو گروپە چەکدارانە بکرێت کە لە عێراقدا کە حکومەتی عێراق خۆی پێیان دەڵێت لە یاستا دەرچوو و ئاراتەی کۆماری ئیسلامی ئێرانیش بکرێ کە هەرێمی کوردستان پلچێشی ناو ئەو شەڕە نەکرێ هەرێمی کوردستان غەدری لێ نەکرێ زوڵمی لێ نەکرێ لەبەرەوە ئەو شەڕە نە لەسەر ئێمەیە ئاگری شەڕەکە لەسەر ئێمە دانەگیرساوە لەسەر ئێمە بەرپانە کراوە و ئێشمە بەشێکیش نینە لە شەڕەکە بە گوتاری ئەعلامی بە گوتاری سیاسی بە پەیامیشەوە وەکو میدیایەکی کوردستانی لە هەرێمی کوردستان بە هەمومانەوە ناخۆشحاڵ بووین بەو شەڕە خۆشحاڵیمان دەرنەبڕیەوە بەرامبەر بەو شەڕە بۆی میلەتێکی ئاشتی خوازین میلەتێکی ڕقمان لە شەڕە بۆیە دەبێ و پرسیار ئاراستەی بەر کۆماری ئیسلامی ئێران بکرێ. باش مامۆستا زیرەک بە منیش و بینەرانیش وە گوێگرانیش بەرچاویان ڕوون بێت بەڕوون و ئاشکرایی ئەوەی لای هەرێمی کوردستان ڕوونە کێن ئەوانەی کە هێرش دەکەنە سەر هەرێمی کوردستان. خۆ کۆماری ئیسلامی ئێران لە دوو ئاسدا وەکو وەزیری دەرەوە وەکو سوپای پاسدارانیش ئیدانەی کردووە ئەم هێرشانەی بە تیرۆریستی ناوبردووە. ئەگەر وەلایەکانی ئێرانن بۆچی ئەوان هێرش دەکەنە سەر هەرێمی کوردستان؟ مامۆستا کارزان دوای ئەوەی مەهدی موهەندیس و قاسم سلەیمانی وەکو دوو کەسایەتی گەورەی بابرن شیعە هەم لە عێراق و هەم لە ئێراندا تیرۆر کران و کوژران لەلایەن وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە دوای ئەوە سەرۆکاتی کۆماری ئیسلامی ئێران ڕاگەیەندراوی بڵاو کردەوە کە گوتیان ئێمە تۆڵەی خۆمان دەکەینەوە بە زیادەوە. یەکێک لە بەرنامەکان و یەکێک لەو شێوازانێک کە لە دوای تیرۆرکردنی ئەو دوو سەرکردە دیارەی ئێران و عێراق ئەوە بوو کە ئێران لە هەرێمی لە عێراقدا کۆمەڵێک گروپی چەکداری دروست کرد پێیان دەگوترێن موالیەکان بۆ خۆشیان. ئەم گروپانە ژمارەیان لە سەرەتادا 2000 کەس بوو دوایە بوو بە 5000 ئێستا بعد لە 10,000 و 15,000 کەس دەکرێت. ئەمانە ئەوەی من بیستمە بە شێشی زۆریان موچە لە حکومەتی عێراقی وەردەگرن و بڕیاریش لە وڵاتێکی هەرێمایەتی بەڕاشکاوانە بڵێن لە ئێران وەردەگرن. ئەم گروپانە بەڕاستی هەست ناکەی ئەوەی کە دەیکەن ئەو بڕیارانێک کە دەیکەن ئەو کردوانەی ئەنجامی دەدەن نە لە قازانجی شیعە خۆیەتی و نە لە قازانجی کۆماری ئیسلامی ئێران خۆشیەتی لەبەرەوە هەست دەکەی ئەمانە بێ بەرنامەنە ئەمانە بەڕاست و چەپدا موشک دەوەشێنن درۆن دەوەشێنن. ئەمە بینیمان کە دوێنێ شەوێ کە جەنابیشتان ئاماژەتان پێکرد پەلاماری ماڵی بەڕێسەرۆکی هەرێمی کوردستانیاندا لە دۆک خودی کۆماری ئیسلامی ئێران لە بەرزترین ئاستی خۆی وەزیری دەرەوە سوپای پاسداران وەزیری بەرگری هەمووی مەحکومی ئەو کاریان کرد. ئێمە چێ کردوێتی ئەم گروپانە کردویانە کە ماوالی نەو سەر بە ئێرانن. ئەمە بە ئێمە دەڵێ پێدەچی ئێرانیش ناوەندێکی بڕیاری سیاسی تۆکمەینە نەمابێ پێدەچێ فرە بڕیاری و فرە گوتاری سیاسیش لە ئێران دروست بوو بێ ئەگەرنا ناکرێتەوە گروپێک سەر بەخۆت بێ خۆت چەکت دابی پێ موشەکت دابی پێ درۆنت دابی پێی بەشێک بی لە سیستەمی سیاسی بەرگری خۆت بەڵام لە دەرەوەی ئیرادی خۆت و لە دەروی بڕیارەکانی خۆیدا موشک و درۆن بوەشێنێ لەبەرەوە مەحکومکردنی هێرشکردن بۆ چەند ماڵی سەرۆکی هەرێمی کوردستان لەلایەن ناوەندە بڕیارەکانی کۆماری ئیسلامی ئێران ئەوە پێمان دەڵێ کە لە ئێرانیش خەریکە فرە بڕیار و فرە گوتاری سیاسی بەخۆی بەرزستە دەکات. مامۆستا زیرەک بەڵام ئەم موشەکانە دوجار لەلایەن ئەم گروپانەوە ئەگەر ئێران ئاگاشی لێ نەبێت پەیامێکیان هەڵگرتووە ئەم گروپانە دەیانەوێت چی بە هەرێمی کوردستان بڵێن وەک هەرێمی کوردستان پێشینان و تویانە لەم بەینەدا وتاری ڕوونە لە ئاوی حیات پاکترە خۆی بۆ هیچ لاکیەکلا نەکردوێتەوە دەیانەوێت چی بەم موشک و درۆنا بە هەرێمی کوردستان بڵێن؟ ئەمانە ئەزانی چۆنە زۆر جارەما لە هەرێمی کوردستان دێمە وەکو هەرێمی کوردستان وەکو گەلی کورد کێشەیەکمان هەیە مامۆستا کارزان نەک لە باشووری کوردستان لە ڕۆژهەڵات و لە باکوور و لە ڕۆژاواش بەردەوام نەتەوەی سەردەست نوخبەی سیاسی باڵادەست لە هەر چوار وڵات سەیری گەلی کورد دەکەن وەکو مەسەلەیەکی ئەمنی وەکو مەسەلەیەکی سەربازی وەکو مەسەلەیەکی مەترسی لەسەر ئاسایشی نەتەوەی خۆیان سەیری ئێمە ناکەن کە ئێمە بەشێکین لە عێراق بەشێکین لە تورکیا بەشێکین لە ئێران بەشێکین لە سوودیا پێویستە مافەکانمان زامن بکرێت مافە نەتەوەیەکانمان زامن بکرێت دان بە مافەکانی مەدابنێن لە زیاتیەوە بەردەوام
بە چاوێکی ئەمنی بە چاوی سیخوڕ و بە چاوی مەترسی لەسەر ئاسایشی نەتەوەی سەیدی ئێمە دەکەن. تۆ ئەگەر تەماشای میدیاکانی ئێران بکەی و ئەو گروپانە کە لە عراقیش سەر بە ئێرانن بەردەوام تۆمەتی ئەوە بۆ ئێمە دروست دەکەن ئەوە ئێران بارە ئەوە هەرێمی کوردستان بارەگای ئیسرائیلی لێە سیخوڕی ئیسرائیلی لێ لە کاتێکدا چەندین جار لەلایەن سەرۆکاتی هەرێمی کوردستان سەرۆشی هەرێمی کوردستان ناوەندەکانی بڕیاری هەرێمی کوردستان لەلایەن حیزب و لایەنە سیاسیەکان ئەوە بە هەموو لا گوتراوە کە لە هەرێمی کوردستان هیچ جۆرە بارگایەک و پێگەیەک و هەواڵگریەکی ئیسرائیل نییە. پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ هەموو وڵاتانی دنیا لەسەر بنەمای ئەو پەیوەندیانەیە کە حکومەتی عراقی هەیەی چونکە مەسەلەیەکی سیادیە. هەرێمی کوردستان لە دەرەوەی گوتاری سیاسی و پەیوەندەکانی حکومەتی عراقی هیچ جۆرە پەیوەندیەکی نەک لەگەڵ ئیسرائیل لەگەر هیچ وڵاتێکی جیهانیدا نییە. دوو بیانویان ئەوەیە کە گوایە قونسڵی ئەمریکا لە هەرێمی کوردستانی ئێکاکی خۆم وجودی قونسڵی هەرێمی ئەمریکا لە هەرێمی کوردستان بە بڕیاری حکومەتی عراقیە لە بەغداش هەیە. قونسڵیەی ئەمریکا و سەفارەتی ئەمریکا باڵۆزی ئەمریکا لە هەموو وڵاتانی عەرەبی و ئیسلامی هەیە. قونسڵیە سەرێشەی بۆ هەولێر دروست کردووە لە ئێستادا لە ڕووی ئەمنیەوە. مامەستا کارزان خۆی ئەگە سەرێشی دروست کرد بێ دروستی نەکرد بێ جەنابەت لە من باشتر دەزانێت تۆ کەسێکی ئەکادمی ڕۆژنامەنووسێکی چالاشی دەزانی وجودی قونسڵی ئەمریکیەکان بە قاچاق لە هەرێمی کوردستان نین بە دزی لە هەرێمی کوردستان نین مەفرەزیەک نین ناوەندێکی هەواڵگوری سیخوڕی نینە بەتەنیا ئەمانە بارەگایکی خوانەیە بە ڕەزامەندی وەرگرتن لە وەزارەتی دەرەوەی عراقی بە ڕەزامەندی وەرگرتن لە حکومەتی عراقی لەلایەنە دەستوریەکانی عراقی مۆڵەتیان وەرگرتووە کە لە بەغداشەنە و لە هەرێمی کوردستانیشەنا. ئێ باشە ئێمە چی بکەین؟ هەرێمی کوردستان بەس قونسڵی ئەمریکای لێ نییە ئیفڕوسیشی لێ فەڕەنسیشی لێ بەریتانیشی لێ دەکرێت هەر وڵاتێک لەگەر وڵاتێکی تر لێبوو بەشەر بە بیانوی بوونی قونسڵی لە وڵاتی ئێمە تۆ پەلاماری من بدەی و لە کاتێکدا هەرێمی کوردستان چەندین جار ئاشتەوایی خۆی ڕاگەیاندووە. ڕاستە خیتابی هەرێمی کوردستان ڕوونە بەڵام لە ئێستادا ئێران کۆماری ئیسلامی ئێران لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل لە جەنگدایە و نەشی شاردوتەوە لەگەڵ وڵاتانی کەنداویش کە هەر شوێنێک بەرژەوەندی ئەمریکی یاخ و سەربازی ئەمریکی لێبێت دەیکەن بە ئامانج. لەو چوارچێوەیەدا هەرێمی کوردستان نەبووە بە قوربانی نێوان ئەو دوو جلهێزە. پرسیارەکەم هەر لەو چوارچێوەیەدا بوو ئەم کونسڵەیە کە تازە کراوەتەوە نەبووە بۆ کێشەی ئەمنی بۆ هەولێر. ئەزانی توانێ مامەستا کارزان کە شەڕەکە دەستی پێکرد من زۆر کەسایەتی دیارم بینیوە زۆر ڕۆژنامەنووس و نووسەر و کەسایەتی ئاینی و کۆمەڵایەتی و عشاریم بینیوە هەمومان دەمانزانی ئەو ئاگرە ئێمەش دەگرێتەوە لەبەرەوە لە کوردواری خۆمان قسەیەکێ لە کۆنەوە دەڵێ هەر کەسێک لە تەنیژ ئاگردان بوو پرشی ئاگرەکەی بەردەکەی بەڵام ئێمە خەریکە لە پرشک زیاتر دەبێت خەریکە خودی ئاگرەکە دێنە ناو هەرێمی کوردستان و ناو ماڵی ئێمە. ئەگەر قونسڵی ئەمریکا سەرێشەیە بۆ ئێمە من دیسا تاکید دەکەمەوە قونسڵی ئەمریکا مۆڵەتی ڕەسمی لە حکومەتی عراقی وەرگرتووە مۆڵەتی ڕەسمی لەلایەنە پەیوەندیدارەکانی عراق وەرگرتووە. ئەگە سپەینی حکومەتی عراقی بڕیاریدا باڵوێزخانەی ئەمریکا لە بەغداد دابخە بڕیاریدا قونسڵی ئەمریکا لە هەولێر دابخە ئەگەر هەرێمی کوردستان پابند نەبوو ئەگەر هەرێمی کوردستان دژی بڕیارەکەی حکومەتی عراقی وەستاوە ئەو کاتی کۆماری ئیسلامی ئێران و لایەنە پەیوەندیدارەکانی بووان هەیە سزای ئێمە بدەن و لێمان قبوڵ نەکەن. بەڵام ئەمە مەسەلەیەکی قانونیە مەسەلەیە کە پەیوەندی بەو سیاقە قانونەیە کە نەتەوە یەکگرتووەکان دایڕشتووە کە هەموو وڵاتان قونسڵی و باڵێزیان لە وڵاتی یەکتری هەیە. باش بەڕێز ماوەسا زیرەک باستان لەوە کرد کە ئەم گروپانە لە ئێستادا ژمارەیان لە 15,000 کەس زیاتر و حکومەتی عراقی بودجان بۆ دابین دەکات. لە کاتێکدا دوێنێ محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عراق هاوخەمی خۆی بۆ سەرۆکاتی هەرێمی کوردستان دەڕڕی لە پەیوەندیەکی تەلەفۆنیدا و بە گروپی لە یاسا دەرچوو دەرەوە یاسا ناوی هێناون چۆن حکومەتی عراقی خۆی پارە بۆ گروپێک دابین دەکات لە لاکی تریشەوە خۆی بە یاسا دەرچوو و لە دەرەوە یاسا هەژماریان دەکات. ئەم هاوکێشەیە چۆن چۆنیە بۆ ماڕۆ بکەیتەوە. مامەستا کارزان ئاماژەت بە پرسیارێکی گرنگ کرد. ئەدانی کێشەی ئێمە ئەمە لە هەرێمی کوردستان ئەگەر ئێستا کێشەی گەورەی ئێمە ئەوە بێ کە پەرلەمان کاران نەبووتەوە و
دەرەنجامەکانی هەڵبژاردن ڕنگدانەوەی نییە لە هەرێمی کوردستان بەڵام لە عراقیشدا کێشەیەشی ترمان هەیە ئەویش ئەوەیە کە ڕاست ئێمە لە عراقدا لە دوای 2023 کە ئەو عراقی بەریتانیا دروستی کردبوو دەڕوخێت و عراقی ئەمریکا دروست دەبێتەوە لەو کاتوە تا بە ئێستا دەگا ئێمە دەستورمان هەبووە پەرلەمانمانەیە سەرۆکومارمانەیە حکومەتمانێ ڕاستە بەڵام لە سەرزەمینی واقعدا زۆر جار هەست دەکەی عراق دەوڵەتی دەستوری نیە دەوڵەتی میلیشیایە ئەگەر دەوڵەتی میلیشانە بی معقولە 5,000 کەس 10,000 کەس 15,000 کەس لە گروپە موالیەکان بەناو خاڵی پشکنینی عراقیدا دەڕۆن بەناو شارەکانی عراقدا دەڕۆن ئاڵای تایبەتی خۆیان هەر گروپێک لەو موالیانە کە سەربێرانن ئاڵای تایبەتی خۆی هەیە چەکی تایبەتی خۆی هەیە موچەی تایبەتی خۆی هەیە میزانێر لە حکومەتی عراق وەردەگری موچە لە حکومەتی عراق وەردەگری ئەمە ئەگەر پێی نەگوتێ دەوڵەتی میلیشیا ئەی چی پێدەگوترێ ئێمە دەزانین لە دەرەنجامی توندڕەوی ئەو گروپانە بەدان هەزار سونە لە سێ گۆشەی عراق و لەو شارانە کە تایدا سونە زۆری نییە و شاری سونەنا ئاوارەکراون بەرامبەریان کاری تۆقااندن و تونند و تیژی کوشتن پیادەکراوە چێ بوون ئەو گروپانە بوون بۆیە من پێمە عراق ئەگە بەڕووی دەرەوەدا خۆیوانی شامدا سەرۆک کۆماری هەیە و سەرۆک حکومەتی هەیە و ستافی قانونی و دەستوری خۆی هەیە بەڵام زۆر دارمە ئەم و مارەسی کە دەیبینین ئی دەوڵەتی میلیشای دەوڵەتی دەستوری نییە بۆیە ئەوەی گروپە موالیەکان دەیکەن نەک بەرامبەر بێمە بارێمی کوردستانی مە لە بیرمان نەچی عراقیش بردومان دەکەن بە بیانووی بوونی باڵۆزخانی ئەمریکا لە بەغدا ئەو شوێنانش بردومان دەکەن کە شاری شیع و سونەشن واتە ئەو گروپە موالیانە ئەمە یەکەم جا بەر لەوەی گلەی لە کۆماری ئیسلامی ئێران کە دەبی گلەی لە حکومەتی عراقی بکەین کە دەبوا ئەگەر هەرێمی کوردستان ئاگری شەڕێک لە ناوی هەڵبژیر سابایە ئەگەر وڵاتێکی ئیقلیمی جیهانی هەرێمی کوردستانی پەلچێشی ناو شەڕێک بکردبایە دەبا حکومەتی عراقی بەرگری لێ ئێمە بکامە پەنا بۆ کوێ بەرین ێ باشە دەبێ حکومەتی هەرێم پەنا بۆ حکومەتی عراقی بە پەنا بۆ لایەنە پەیوەندیدارەکانی عراقی بکا بمان پارێزی لە ئاگری و شەڕە کەچی ئەو هێزە گروپە موالیانە بە بەرچاوی حکومەتی عراقی بە بەرچاوی لایەنە پەیوەندیدارەکانی حکومەتی عراقی لەو پێدەشتەکانی قەراج و مەخمور و گەرمیان و خانەقین و دەشتی مووسڵ تەراتێنە دەکەن و بە سیارەوە و بە موشک و بدرۆنەوە پەلاماری هەر شوێنێک دەدەن کە دیانەوە بکەن واتە کۆتا قسەکەمەوەیە لەو بارەوە کە عراق بەڕاتی پێمان دەڵێت دەوڵەتی میلیشیایە زۆر باشە مامۆستا زیرێک بەڵام ئاماژەت بە شتێکی گرنگتر کرد کە عراق سەبارەت بە باڵوێزی ئەمریکاش لە بەغدا ناتوانێت دەستی ئەم گروپانە بگرێت بەڕاست ئەوەی کە ئەم گروپانە دەیکەن جێبەجێکردنی سیاسەتی دەوڵەتی قوڵە لە عراق ئەوەی کە لە پشت حکومەتی عراقەوەیە یاخود بەجددی حکومەتی عراق ناتوانێت کۆنتترۆلیان بکات ئەگەر ناتوانێت کۆنتترۆلیان بکات چۆن بودجیان بۆ دابین دەکات زۆر ڕاستە مامۆستا کارزان لە حکومەتی عراق ئێمە جگەلەوەی کە لەلا حکومەتی دەستوریمان هەیە دەوڵەتی دەستوریمان هەیە لەسەر کاغەزدا لەسەر زەمینی واقعدا بە زۆرێک لە زۆرەکاندا دەوڵەتی میلیشیامان هەیە لە هەمان کاتدا تۆ هەست دەکەی بۆ نمونە ئێستا بۆ نمونە ئەم گروپانێک کە ئەو شەو پەلاماری ماڵی سەرۆکی هەرێمی کوردستاندا و لەو هەولێرەدا ئەم شەو کەس نەنووسووە لە بەردەنجی موشک و درۆن ئەم گروپانەنە کەوا لە ناو هەناوی عراقدانە باشە سەرۆک کۆماری عراق سەرۆکی حکومەت پەرلەمانی عراق بە جۆرێک لە زۆرەکان هەموو کەسایەتیەکانی شیعە و سونەی عراق بەشی هەر زۆریان محکومی ئەو بردومان و پەلامار و هێرشانە دەکەن کە دەکرێتە سەر هەرێمی کوردستان و بە تایبەتیش کراسەر ماڵی سەرۆکی هەرێمی کوردستان ێ باشە پرسیارەوەیە هیچ کەسێک نەماوە لە عراق بیان نامە دەرنەکە ێ باشە پرسیارەوەیە من وەکو ڕۆژنامەنووسێک جەنابەت وەکو ڕۆژنامەنووسێک ئەگەر ڕوبەڕووی محەممەد شیع سوودانی و سەرۆک کۆماری عراق و هەموو لایەنە پەیوەندیدارەکان بینەوە ئێکاچی خۆم ئەمانە لە ئەستێرەی مەریخەوە لە ئاسمانەوە لە ئەستێرەکانەوە موشکباران و درۆنباران هەرێمی کوردستان ناکەن ئەمانە لە شارەکانی عراقەوە دێن ئەمانە 50 سیارە بەدوای یەکەوەن 20 سیارە بەدوای یەکەوەن 100 سیارە بەدوای یەکەون بیکەیتیان پێ ئاربیجیان پێە قاعیدەی موشەکیان پێە تۆ لە زیاتی ئەوەی محکومی بکەیت تۆ لە زیاتی ئەوەی بابرێن نیگەرانی و ناڕزای خۆت دەرببڕی ئەوە ئیشی تۆیە لەسەر زەمینی واقعدا لە ڕووی کردداری ئەم گروپانە بگری
پرسیارەکەوەیە مامۆستا زیرەک بخرێنە زیندان دادگایی بکرێن ئەگەرچی جێگای دڵخۆشیە خاڵێکی پۆزتیفەیە کە حکومەتی عراقیش ئەمانە بە گروپی لە یاسا دەرچوو بە ئیرهابی لە قەڵم دەدا بەڵام لە ڕووی کردداری هیچ هەنگاوێک بەرامبەریان ناهاوێژێ. پرسیارە جەوهەریەکە ئەوەیە دەگیرێن بارەکەی بارزانیش بەڕێز مەسعود بارزانی سەرۆکی پارتی دموکراتی کوردستانیش لە بەیاننامەکەی دوێنێدا هەر ئاماژەی بەوە کردووە کە بە بەیاننامە هیچ ناکرێت دەبێت لەسەر زەمینی واقعدا ئێوە شتێک بکەن. حکومەتی عراقی پرسیارەکە ئەوەیە لەسەر زەمینی واقع دەتوانێت شتێک بکات دەستیان گروپانە بکرێت. مامەستا کارزان ڕاشکاوانە قسە بکەم ئەو گروپە مەوالیانە ئەو گروپە چەکدارانەوە بەشێکی لە دەرەوەی ئەو گروپانە نەک هەر مەترسینە لەسەر هەرێمی کوردستان من دڵنیات دەکەمەوە هەر کاتێک بیانەوێ هەر کاتێک بیانێ هەر کەسێک لە عراق ناو نادەم لە حکومەتەوە لە پەرلەمانەوە لە سەرۆکاتی کۆمارەوە بە وەزیرەوە لە بەغدابێ لە بەسرابێ لە هەر کاتێک بیانەوێ دەستگیری دەکەن و دەیخەنە پشتی سیارە هەر کاتێک بیانەوێ هەر کەسێک بیانەوێ دەیگرن ئەمانە تازە جەنابەت ئاماژەت بە دیاردەیەکی مەترسیدار و قوڵ کرد گوتت حکومەتی قوڵ ئەمانە بەشێکن لەو حکومەتە قوڵایە کە عراق بەڕێوە دەبات. من بە تۆ دەڵێم کەسێک چەکی پێبێ هێزی هەبێ لە جادە و ڕێگاوبانە سەرچەکان بە نوێژی نیۆڕۆ بە شەو تەراتێم بکە کوێی بوێ بردومان بکات کوێی بێوێ بیکوژێت و تۆقاندن بڵاو بکاتەوە ئەمە حکومەتی قوڵایی نەبێ چی پێ دەڵێن ئەوەی جەنابەت ئاماژەت بێ دوێنێ بارگای بەڕێز بارزانیش ئاماژەی بۆ وەکوگوتە زیاتر لە 5,000 تا ئێستا بردومانی ئەمەکراوە باشە خۆ ئەمە کە تۆ بارگای بارزانی بردومان دەکەی و بارگای سەرۆکی هەرێم بردومان دەکەی و بارگای یەکەی هەفتا و هەشتا و هێزی پێشمەرگە بردومان دەکەی بارگای ناوەندی جەردی بە من دەڵی لە وڵاتی ئەمە کەس پارێزراونی ئەوەی ئێمە بمانەوێ دەیکەین بۆیە ئەو گروپە موالیانە بە تەنیا گروپی چەکدار و هێزی چەکدار و میلیشانین بەڵکو بەشێکشن لەو حکومەتە قوڵایی کە هەمومان دەرچی پێ دەکەین و جەنابیشت ئاماژەت پێکرد. زۆر باشە بەڕێز مامۆستا زیرەک هەڵوێستی فەرمی هەرێمی کوردستان لەگەڵ ئەم جۆرە واقعی کە هاتووەتە پێشەوە چی بێت کار لە کار نەترازێ لەوە زیاتر دۆخەکە بەرەواڵۆزی تر نەچێت هەرێمی کوردستان پرشکی زیاتری بەرنەکەوێت ئەم گروپانە چۆن قەناعەت دەکەن کە هەرێمی کوردستان بەشێک نییە لە ماڵۆزیانە. ئەزانی چۆن مامۆستا کارزان لە هاوچێشەی هێزدا قسەیەکەیە دەڵێ هێز بە هێز دەوەستێ هێز بە تکا و ڕەجا و بە پاڕانەوە ناوەستێ ئەمە لە هاوچێشەی سیاسیدا من لە دەورەی عەسکەری ئەمەم زۆر جار خوێندووە و بەرچاوم کەوتووە. ئەم گروپە مەوالیانە ئەم گروپە میلیشا چەکدارانە کە بردومانی هەرێمی کوردستان و ناوەندە جیاجیاکان دەکەن بەڕاستی لە زمانی منطق حاڵی نابن لە زمانی دیموکراتیەت و مافی مرۆڤ و ئاشتەوایی تێناگەن لەوە تێناگەن کە هەرێمی کوردستان بەشێک نییە لەو شەڕەکە لەسەر هەرێمی کوردستانیە لەگەلی کورد نییە ئەمانە بە منطقی هێز بێز دەکەنەوە نەک بە هێزی منطق هەر کەسێکی بە منطقی هێز بیری کردەوە تۆ دەبێت بە هێز ڕوبەڕووی ببیەوە بەڵام ئەگەر هەرێمی کوردستان ئەگەرچی هێزی پێشمەرگەی هەیە و هێزی سەکداری خۆی هەیە بەڵام بیەوە ڕوبەڕووی ئەو گروپانە بیتەوە من دڵنیام لەوەی بەدیان چەکدار و هێز و گروپی بە ناوی شیعەگەرا و سونەگەرا لێ ڕادەپەڕێت و دەڵێن دەستدرێژیان کردە سەر حکومەتی عراقی ئەمە دیسا تاکید دەکەم و هەرێمی کوردستان دوو کاری لە پێشە یەکەم لەسەر ئاستی ناوخۆیی هێزی ناوخۆی و یەکریزی سیاسی و گوتاری سیاسی و نوخبەی سیاسی یەکریزی خۆی زیاتر پتەوە بکە بەڕووی دەرەوەدا حکومەتی عراقی ناچار بکە گوشار بخاتە سەری ئەمە بە تایبەتی سەرۆکۆماری عراق کوردە وەزیری دەرەوە کوردە ئەمانە بەڕاتی دەبێت هەم بەڕێز سەرۆکۆمار هەم بەڕێز وەزیری دەرەوە بڕیاری یەکلاکەرەوە بدا بڕیاری حەسمدا گەلی کورد چاوەڕوانی ئەوەیە بیپارێزی ئەمە چاوەڕوانی ئەوە نینە بیاننامە دەربکە ئەمە چاوەڕوانیەوە ناکەم وەزیری دەرەوە و سەرۆکۆمار و وەزیرەکان ئێمە وەکو حیزبولانە سیاسەکانی کوردستان بیاننامە دەرکەن ئەمە ئیشی ئەوانە حکومەتی عراقی ناچار بکەن ئەو گروپانە ڕابگرێ من بۆ ناردووە بۆ بەغدا بۆی نەم نردووە بەڕاتی بیاننامە دەرکە بۆ ئەم نردووە هەر کاتێک موچە و قوتی من بڕا فەرمانبەرەکانی من موچیان بڕا هەر کاتێک بە درۆن و موشک پەلاماردرا هەر کاتێک ناوماڵی من ئاگری هاتە ناوێ بەناحەق دەبی ئەوان
بە عملی بێنە ناو کردەوە کەدەوە حکوومەتی عراقی ناچار بکەن بەڕاتی ئەو گروپانە ڕابگرێ. باش مامۆستا زیرەک لە حاڵەتی ئاشتیدا دۆستمان زۆرە لە هەرێمی کوردستان ئەوروپیەکان فەڕەنسیەکان ئەمریکیەکان هەندێک جار پەنجە بۆ ئیسرائیلەکانیش درێژ دەکرێت کە دۆستی کوردن بۆچی لە کاتی گرژیەکاندا ئەم وڵاتانە ناتوانن ئەم دۆستانە ناتوانن هەرێمی کوردستان بپارێزن ئەگەر ناتوانن هەرێمی کوردستان بپارێزن بۆچی لە حاڵەت یاساییدا ئێمە وەکو سیاسەتی گشتی هەرێمی کوردستان دڵمان بە دۆستایەتی ئەم وڵاتانە خۆشە و بەردەوام هیچ هێلکێک ناهێڵینەوە نەیخەینە سەبەتەی ئەوان. مامەستا کازان دیارە ئەو وڵاتانە کە جەنابەت ئاماژەت پێکردن بە دوای بەرژۆندەکانی خۆیاندا دەگەڕێن لە قانونی ئیدارەدانی دەوڵەت و سیاسەتی دەرەوە ئەوان شتێکی قسەیەکی بەناوبانجیانەیە ئەمان بەخۆی سیستەمەکان ئەوانی کە ئەوروپای لەسەر بنیادراوە ئێمە نەشەڕمان ناتاسەرە لەگەڵ هیچ کەسێک نەئاشتی بەرژەوەندیمان ناتاسەرا ئەوان لە ڕوانگەی بەشێک لە وەڵامدانەوەی پرسیارەکەی جەنابەت بە دوای بەرژەوەندەکانی خۆیاندا دەگەڕێن. دوو لە ڕووی میدیایی لە ڕووی دیدار و کۆبن و کۆنگرەی ڕۆژنامەنووسی بەردەوام وڵاتانی ئەوروپا و ئەمریکا وەکو ڕەگەزێکی ئیجابی و ئاشتەوایی سەیری هەرێمی کوردستان دەکەن تا ڕادەیەکی زۆر لێمان ڕازین لە زۆر ڕەوە وە بەردەوام هەرێمی کوردستانیان بە فاکتەرێک زانیوە کە بنەمای سەقامگیری سیاسی بووە مەترسینە بووە بۆ سەر وڵاتانی دراوسێ بۆ سەر ئاسایشی نەتەوەیی وڵاتانی ئەوروپا بەڵام ئەمن چ لەو هەڵوێستە بکەم کە لە کاتێکدا هەرێمی کوردستان بە زۆری زوڵمی لێ دەکرێت ئاگری شەڕ لە ناویدا هەڵدەگیرسێ تۆ بە فریای مننەی بۆیە من پێما یەک لە فاکتەرەکان ئەوەیە یەک چێشتر لە فاکتەرەکان ئەوەیە هەرێمی کوردستان بە تەنیا ناتوانێت مخاتبەی وڵاتانی ئەوروپا بکە پێیان برێ وەرن و بەهانامەوەرن و بە فریامەوەرن دەبێت لە ڕێگای حکوومەتی عراقی لە ڕێگای وەزارەتی دەرەوە لەلایەن لاەنە پەیوەندیدارەکان لە ڕێگای باڵوێزەکانی خۆمان لە وڵاتانی دەرەوە گوشار بخرێتە سەر وڵاتان برێن ئاگری ئەم شەڕە بۆچی دەهێنرێت بۆ ناو ماڵی هەرێمی کوردستان واتە لێرەدا چەندە گلەی لە وڵاتانی ئەوروپا دەکرێت کە بەعمل ئەگەر بشن دەبی لە ڕێگەی حکوومەتی عراقیەوە بێن حکوومەتی عراقیش تا ڕاشکاوانە قسەی پێم ئەوەی من دەڵێم ڕژبینی نییە بەڵام بەغدای پێناپارێزرێ مووسڵی پێناپارێزرێ ئەو شوێنانەی پێناپارێزێ بە بیانوی بوونی هێزی و پەیمانان و هێزەکانی ئەمریکا کە ئەو گروپانە پەلاماریان دەدەن کە ئەو نەتوانێت عراق بپارێزێ منی لێ بێمێت دەبووم بە کوێرەی کوردستان بتوانێت ناو ماڵی من بپارێزێ. زۆر باشە ماوەستا زیرەک کەواتە دیسانەوە من زۆر حەزم لە پەندی پێشینانە باوەڕکە ڕەنگە کتێبەکەی پیرەمێرد هەموویم چەند جار خوێندوتەوە کەواتە دەبێ بینەوە سەرە و بابەتەی سەرێک کە بۆ خۆت نەیخورێنی بەدەستی کەس خوڕووی ناشکێ باسی یەکرزی ناوخۆیت کرد کەواتە باشترین فاکتەر لە ئێسادا بۆ پاراستنی ناوخۆی هەرێمی کوردستان یەکریزیە هیچ لایەنێک هەیە لە هەرێمی کوردستان لەم دۆخاستیارەدا سازش لەسەر یەکریزی ناوخۆی بکات؟ وەڵی مامەستا کارزان نەکەر ئاماژەت بە خاڵێکی هەستیار کرد بەڵکو ینی برینیش دەکولێنێتەوە ئەو پرسیارانە کە بەڕاستی ڕاست نییە دوای تێپەڵینی ساڵ و نیوێک دوای تێپەڕینی ساڵ و نیوێک بەسەر هەڵبژاردندا ئێمە پەرلەمانێکمانە بێ دەرگای داخراو بێ ئەوی جەنابەت منتقا ڕاستە بەڵام بە زۆرێک لە زۆرەکاندا من وەکو هاوڵاتێکی ئەم وڵاتە وەکو نووسەرێک وەکو پێشمەرگەی کۆن برینم دەکولێتەوە کە دەبینم دوای ساڵ و نیوێک بەسەر تێپەڕین بەسەر هەڵبژاردن لە هەرێمی کوردستاندا دەرگای پەرلەمان حساب کە بە داخراوی ماوەتەوە دەبوا ئێستامە هەر لە چەند ڕۆژێک دوای هەڵبژاردن بەپێ ئەو بوارە قانونێک کە دەست نیشان کراوە پەرلەمان کارا بکرێتەوە کابینەی نوێ حکومت پێک بهێنرێت دام و دەستگاکان نوێ بکرێنەوە گوتاری سیاسی و ڕاگەاندنی ئێمە نوێ بکرێتەوە بەڵام کە داخراوە یەکێک لە خاڵە هەر مەترسیدارەکان و یەکێک لە دیارە هەر ترسناکەکان کە گلەیی دۆستانی ئێمەیە لە ئێمە لە هەرێمی کوردستان ئەوەیە کە بەڕاستی ینی بەو شێوە لێکردنی پەرلەمانە کە ئێمە دەیبینین مامەستا کارزان دەبوا لە ئێستادا کە دەستدرێژی دەکرێتە سەر هەرێمی کوردستان کە شەوانە موشک و درۆن دەگردرێتە هەرێمی کوردستان دەبایە گەورەترین دەنگ
بەهێزترین منبەری دەنگ بەرامبەر بەو ناحەقانە پەرلەمانی کوردستان باە بەڵام ئەمە پەرلەمانی کوردستان تا ئێستا سەرۆشی نییە لە ڕووی یاسایی ستافی سەرۆکاتی پەرلەمان دروست نەبووە تا پەرلەمان بەو شێوەیە ماوەتەوە بۆیە لە هەموو دنیا وایە ئەوە پەرلەمانە بڕیار لەسەرەوە دەدا وڵات بڕا بۆ جەنگیان نا وڵات بکشێتەوە یان نا ئەمە پەرلەمانە بڕیار لەسەر مەسەلە چارە نووسازەکان دەدا بەڵام لە کاتێکدا کە پەرلەمان بەو شێوەیە دەمێنێتەوە بۆ شێوێت تەماشا دەکەێت من هەست دەکەم بەرپرسیارەتیکردن بەرامبەر بە مێژوو بەرامبەر بە پرۆسی هەبژاردن لە وڵاتی ئەمە لە ئاستێکی یەکجار ترسناک بەداخەوە هەرچەند ئێستا کاتی ئەم قسانە نییە بەڵام بەداخەوە بەردەوام ئەوەی کە ڕوبەڕووی ڕەخنە دەبێتەوە هێزی یەکەم و دووەمی هەرێمی کوردستانن کە پارتی دموکرات و یەکێتی نیشتیمانی کوردستانن ململانیەکانیان دۆخی پەرلەمان و حکومەتیان بەم دۆخە گەیاندووە بەڵام لە دەرەوەی مواسسە حکومیەکاندا با پرسیارەکەم بێنمە دەرەوەی مواسسەی حکومی لە ناو هێز و لانە سیاسیەکاندا هیچ لانێک هەیە سازش لەسەر ئەمنیەتی هەرێمی کوردستان بکات هەتا ئێستا جێگای دڵخۆشی ئەوەی کە من دەیبینم هەموو حیزب و لایەنە سیاسیەکان بەوانەیە کە لە حکومەت بەشدارن و بەوانەیە کە ئۆپۆزیسیۆنیشن هەمویان لە بەرامبەر شەڕی ئەمریکا و ئیسرائیل و ئێران یەکدەنگن من تا ئێستا لە هیچ میدیایەک بە میدیایەکەی بە ڕێزیشتانەوە بە هەموو کەناڵە تەلەڤیزیۆنەکانەوە بە گوتاری سیاسی هەموو حیزب و لایەنە سیاسیەکانەوە هەمویان بە ئاراستەیە کە تا ئەو دقیقە من لە بەرنامەکەی جەناب قسە دەکەم بە ئاراستەیە کار دەکەن کە ئاگری شەڕ لە وڵاتی ئێمە دوور بکەوێتەوە کە هەرێمی کوردستان پەلچێشی ناوە شەڕە نەکرێ داوا لە ئەمریکا و لە ئیسرائیل و لە ئێران دەکرێت کە ئاگری شەڕنێنە ناو وڵاتی ئێمە هەمویان داوای یەکریزی و یەکگوتاری سیاسی دەکەن شەوی ڕابردووش کە بردومانەکە بۆ شێوە چڕ بۆەوە پەلاماری ماری بەڕێ سەر و چارەمی کوردستاندا بە کەناڵەکەی ئێوەشەوە بە بەڕێ مامەستا عەلی باپیریشەوە بە هەموو سەرکردە سیاسیەکان بۆ ئۆپۆزیسیۆن و بەوانێک کە لە حکومەتیش بەشدارین بەڕاتی محکومی ئەو کارەیان کرد و ناڕزایان دەربڕیواتە گلەیی لە ئەحزاب نییە بەڵکو گلەیی لە ناوەندی بڕیارەیە لە هەرێمی کوردستان کە دەکرێت بە هەر شێوەیەک بێ یەکێک لە هەنگاوەکان بۆ کاراکردنی گوتاری دژایەتیکردنی ئەو لایەنانی ئاگری شەڕدێنە ناو لایەنی خۆماندا دەبێت پەرلەمان بێ دەبێ ئەمە لە پەرلەمان شەڕەکە بکەین و ململان لێ بکەین چونکە مامەستا کارزان ئەوەندە گوێ لە پەرلەمان دەژیرێ لە دەرەوە ئەوەندە گوێ لە وەزیر ناگیرێ لە حیزب ناگیرێ لە ئۆپۆزیسیۆن و حکومەت ناگیرێ چونکە پەرلەمان وێنەراتی جەماوەردەکات لە ڕووی قانونی بۆیە هەموو حیزب لایەنە سیاسیەکان جێگای دڵخۆشیە تا ئەو دەقێش یەکڕێز و یەکگوتاری سیاسین بەڵێ مامۆستا زیرێک لەسەر دۆخی هەرێمی کوردستان دەمەوێت دوا پرسیار لێ بکەم دواتر دەچینە سەرتەوەرێکی دیکە ئەگەر بەڕێستان کاتان هەبێ ئەگەر بێت و هێرشەکان هەر بەردەوام بن و ئەم گروپانە کۆنتترۆل نەکرێن هەرێمی کوردستان توانای چی هەیە؟ وەڵا مامەستا کارجان ئەمە هەرێمی کوردستان ئەوەیە کە لە بەرچاومانە من و تۆش دەزانین توانای هەرێمی کوردستان سنووردارە لەو بوارەوە چکە ئێمە ناتوانین بەرامبەر بەو گروپە موالیانە و بەو گروپە میلیشیانە هێز بجوڵێنین و لێام دەین لەبەرەوە دەبێت حکومەتی عراقی وەزارەتی بەرگری ڕەزامەند بێت لەسەرەوە وەزارەتی بەرگری عراقی پەیمانیە لە ڕەزامەندی لەسەرەوە نیشامدا هەرێمی کوردستان کۆمەڵێک هەنگاوی لە پێشە بۆ ڕووبەڕووبوونەوەی ئەو مەترسیانە و دروستخستنەوەی ئاگری شەڕ لە ناوخۆماندا یەکەمدا بەردەوام بێت لەسەر و گوتارە سیاسی کە گوتاری ئاشتەوایی و دروستخستنەوەی هەرێمی کوردستانە لە ئاگری شەڕەکە دوو کاراکردنەوەی پەرلەمانە بەڕاتی پەرلەمان بکرێتە منبەرێک بۆ دەرکردنی بەیاننامە و ناڕزایی دەربڕین بەرامبەر بە ئێمە دەکرێت سێ ئەو دەگریزە سیاسیە و کە هەموو حیزب لایەنە سیاسیەکان بە حکومەت و ئۆپۆزیسیۆنەوە کە لە دژی ئەوەنە هەرێمی کوردستان پەلچێشی ناو شەڕ بکرێ ئەم گوتارە بەردەوام بێ دەستی پێوە بگیرێ و نوێنەرانی ئێمە لە بەغدا بە سەرۆکۆمار و وەزیری دەرەوە هەموو وەزیرەکان و هەموو ئەندام پەرلەمانەکان بە شێوازی جیاجیا بە بەردەوامی بچنەوە بەغدا لە بەغدا دابنیشن گوتار بخەنە سەر حکومەتی عراقی بۆ ئەوەی هەرێمی کوردستان پارێزراو بێ لەو شەڕە. مامۆستا زیرەک بۆ ڕازیکردنی دڵی ئەم گروپانە شتێک هەیە ڕەنگە لە زانستی سیاسەتدا شتێکی ناواقعی بێت بەڵام هەردەمێ بیکەم بە پرسیار ڕەنگە لای مێشکی بەشێک لە بینەران دروست بێ هەرێمی کوردستان توانای دەرکردنی کونسوڵی ئەمریکا و
ئەم کادیرە دیبلۆماسیانەی ئەمریکا لە هەولێر هەیەی توانایەوەی هەیە کە بیان نێرێتەوە دەریانکە یاخود ئەوە دەسەڵاتی حکوومەتی عێراقە بۆ پێیمە لە چوارچەوەی دەوڵەتی عێراقداین ئەگە بە کورتی بێمە سوپاس دەکەم. مامەستا کارجان من لە سەرەتاشدا ئاماژەم بەوە کرد ئێمە هەرێمی کوردستان هەرێمێکی دەستورین ئەم هەرێمە لە خۆیەوە ئیعلانی دامەزراندنی خۆی نەکردووە ئەم هەرێمە شەرعەتێکی دەستوریە کە بە پێ دەستوری عێراق دامەزراوە کە هەر هەرێمێکی لەسەر ئاستی دنیا جگەل لە پایتەختی دەوڵەت هەر هەرێمێکیش لە ڕووی قانونی بۆی هەیە قونسڵی وڵاتان لەسەر خاچی ئەو بارەگای خۆی بکاتەوە واتە وجودی بارەگای قونسڵی ئەمریکا و بەریتانیا و فەڕەنسا و فلان وڵات بەڕێگای ڕەزامەندی حکومەتی عێراقی بووە بەڕێگای مەسەلەیەکی قانونی دەستوری بووە واتە ئەگەر ئێمە دوور لە ڕزامەندی حکومەتی عێراق ئەوەمان کردووە بۆ دژاتی وڵاتانی یەقلیمی و قونسڵی وڵاتانمان لێرە کردوێتەوە ئەوان مافی خۆیانە دژمان بوەستن بەڵام شتێکی نەکردو هەرێمی کوردستان کە ناقانونی بێ لەو ڕوەوە بۆیە ئیشی حکومەتی عێراقی ئەرچی سەرشانی حکومەتی عێراقی دیسا تاکید دەکەمەوە لێ نەگەڕێ هەرێمی دەستوری هەرێمێکی دەستوری میلەتێک کە خۆی بە بەشێک دەزانی لە عێراق میلەتێک کە ڕۆژانێک بەیەکەوە ئێمە لەگەڵ ئەوانە کە یەکە حکومدارن لە عێراق بێکەوە ئەنفال کراین چیمیاباران کراین جینۆساید کراین بەو شێوە ڕۆڵەکانیان ئاگری شەڕەکان بەربدرێتە ناو ماڵیان. زۆر باشە ماوەستا زیرەک ئەمە سەبارەت بە هەرێمی کوردستان و گروپەکان دەمەوێت سەبارەت بە گشتی وێنە گشتێکی ئاڵۆزیەکە لە ناوچەکەدا سەرنجی بەڕێستان بزانم ئەوەی کە دەبیندرێت دەستێکی ئاشتەوایی یاخود دانوستان و ئاگربەست بەدی دەکرێت لە نێوان هەندێک وڵات لە پاکستان بەڵام گرژیەکان لە کاتێکدا چاوەڕوان دەکرا بەرەو کەمی بچن بەڵام لە یەک دوو ڕۆژی ڕابردوودا خەریکە دەگەن بەلووتکە ئەوەی کە دەیبینین سەرەتای ئاڵۆزیەکی گەورەترە تەقینەوەی گەورەترە لە خۆرهەڵاتی ناوەڕاست بەرەو زیاتر دەڕۆن گرژیەکان یاننا ئەم دانیشتانەی پاکستان ئەم شەڕانێکی ئێستا دەکرێن کۆتا شەڕ و کۆتا گورزی یەکترە لە یەکتری دەوەشێن و دانیشتەکە پێدەچێت بەرهەمی هەبێت. مامەستا کارجان دیارە چوار وڵاتی یەکجار گرنگی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئیعلانی ئەوەیان کردووە کە ناو بژیوانی و شەڕە بکەن من پێم وایە هەم تورکیا هەم سعودیا هەم میسر و ئەوانە ئەنی چوار وڵاتی یەکجار گرنگن لە ناوچەکەی ئێمە هەم لە ڕووی نفوس هەم لە ڕووی کاریگەری سیاسی و گوێیان لێ دەژیرێ تا ڕادێکی زۆر سەقامگیری سیاسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕات بندە بەو چوار وڵاتەوە و لەسەر ئاستی ئەمریکا و ئێرانیش بە جۆرێک لە جۆرەکان ئەو وڵاتانە پەیوەندیان لەگەر هەر سێبەرەکەی شەڕەیە هەم ئەمریکا و ئیسرائیل هەم ئێرانیش ئەم هەوڵی خستویانەتە گەر جێگای تەقدیرە جێگای ڕێزە و ئێمە لە هەرێمی کوردستان دەبێت پاڵپشتیان بکەین و هەموو ئاشتی خوازانی دنیاش پاڵپشتیان بکەن کارێک یەکجار گرنگ و بەجێ کە دەیکەن بەڵام گرنگەوەیە لایانی شەڕ هەردوو بەرەی شەڕ ئەمریکا ئیسرائیل لەلایەک کۆماری ئیسلامی ئێران لەلایەک گوێ لە وڵاتانە دەگرن حسابیان بۆ دەکەن ئەگەرنا بەپێی پێگەی جوگرافی و پێگەی سیاسی و پێگەی ئابوودی بێ لە ناوچەکە لە ڕابردوودا کاریگەری یەکجار زۆریان هەبوو لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهانیش ئەگەر ئێستا گویان لێ بگیرە من پێم هەنگاوێکی یەکجار گرنگە کۆمەڵێک فاکتەری گرنگ هەن بۆ سەرکەوتنی پرۆسەکە ئێوە چۆن لەم فاکتانە دەڕوانن بۆ نمونە قەیرانی وزەی جیهانی زەختی چین لەسەر ئەمریکا وڵاتانی یەکێتی ئەوروپا هەڵاوسانی ئابووری و لە ناوخۆی ئەمریکاش کە دەنگێکی یەکجار بەرز هەیە دوێنێ بینیمان لە زۆربەی وڵاتەکانی ئەمریکا خۆپشاندان دژی دۆناڵد ترامپ کراکە خەریکە ئەمریکا وەک وڵاتێکی شەڕەنگێز لە جیهان دەناسێنێت هەموو ئەم فاکتانە دەتوانین بڵێین دەبنە هۆکار و چانسی سەرکەوتنی ئەم دانیشتە سەرنجتان لەسەر ئەم هۆکارانە چییە؟ دیارە مامەستا کارزایمە لە بیرمان نەچێ من بۆ خۆم سەرەتا دەمێەوە بڵێم ئەم شەڕە درێژەی دەبێ ئەم شەڕە تەشەنەی زیاتر دەسەنێ ئەم شەڕە ڕوبەڕی جوگرافی خۆی فراوانتر دەکا بەوە خۆشی لە سەرەتای دەستپێکردنی شەڕ دوو ڕۆژ دوای ئەو شەڕ دەرەنجامە ترسناکەکانی بەدیار کەوت ئێستا بەڕێگای ئەو کێشە و ململانەی لەسەر گەروی هورمز و بابل مەندەب دروست بووە
بە ئێمە دەڵێ ئەم شەڕە بۆتە مای مەترسی لەسەر سەقامگیری وزە لەسەر ئاستی هەموو دنیا. ئەم شەڕە بە ڕێگای پەلاماردانی وڵاتانی کەندا و هەرێمی کوردستان و وڵاتانی دەوروبەر و هاویشتنی موشک بۆ ئەم وڵات و بۆ ئەم وڵات پێمان دەڵێ کە سەقامگیری سیاسی نەک لە ئێران و ئیسرائیل کە ئەمریکا دوورە نەک سەقامگیری سیاسی لە ئێران و ئیسرائیل خستۆتە بەردەم مەترسێکی گەورە بەڵکو خەریکە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگرێتەوە. بۆیە من پێم ئەم شەڕە دەبێت خەریکە دەبێت بە شەڕێکی جیهانی چونکە هەم لەلایەک ئەمریکا و ئیسرائیل دوو دەوڵەتی بەهێزن و هەم ئێرانیش وەکو کۆماری ئیسلامی ئێران وڵاتێکی بەهێزە لە ناوچەکە و لە سەراستی دنیا و بە جۆرێک لە جۆرەکانیش وڵاتانی تریش خەریکە دەخزێنە ناو ئەو شەڕە وە خزاونیش تە ناو شەڕەکە. بێ من پێم وایە من ڕژبینی بڵاو ناکەمەوە بەڵام پێم وایە ئەو شەڕە دیسا تاکید دەکەمەوە درێژەی زیاتر دەبێت تەشەنی زیاتر دەسەنێ و زیاترش دەبێتە مای مەترسی نەک لەسەر سەقامگیری سیاسی و ئابووری ناوچەکە بەڵکو هەموو جیهانیش. باشە هەڵوێستی ئیمارات و بەحرین چۆن دەبینن کە داوا لە ئەمریکا دەکەن ئەم جەنگەڕانەگرێت تاوەکو ڕژێمی ئێران دەڕوخێت پێتان وانە ئەمە ئەگەر بێت و ئەمریکا و ئێران بگەن بەڕێکەوتن لە ناوچەکەدا بەشێک لە وڵاتانی خەلیج حتا ئیسرائیلیش دەبێت بە قوربانی لەو نێوەندەدا؟ خۆی ئەمریکا مامەستا کارزان ئەمریکا ئەوەی لێ دەخوێندرێتەوە ئەمریکا ئەوەی لێ دەوەشێتەوە لەگەڵ ئەو بڕۆی شەڕ دوایە لە نیوەی ڕێگا بەجێت بێڵێت و بەتەنیا لە ناو شەڕەکە بەجێت دەوەشێتەوە بەڵێ تێدەگەم بەڵام دەشزانم وڵاتانی کەنداو بەڕاستی بوویان بە دیار کەوت کە ئێران مەترسیار ئەو ئەی من دەی خوێنمەوە لە میدیاکانی وڵاتانی کەنداو بە ئیماراتیشۆ بە سعودیشۆ بە هەمویانەوە شەوانە کە چاودێری هەواڵ و گوتار و نووسینی نووسەرەکانیان دەکەم بە ئاشکرا دەڵێن دەرکەوت کە ئێران مەترسیە نەک لەسەر ئیسرائیل و لەسەر ئەمریکا بەڵکو مەترسیە لەسەر وڵاتانی کەنداو مەترسیە لەسەر ئاسایشی ئێمە لەسەر ئابوودی ئێمە لەبەرێن وڵاتانی کەندا و وڵاتانێکن بەڕاستی بەدوای ژیاندا گەڕاون لە دەیان ساڵی ڕابردوو بەدوای دروستکردنی باڵەخانە و ڕێگا و بان و ژێرخانی ئابووری و ژیانێکی خۆش بۆ گەلانی خواندا گەڕاون نەک تەکنۆلۆژیای شەڕ و فرۆکە و تانک و زرێپۆرت کە دەرکەوت ئەم وڵاتانی شەڕنین وڵاتانە بەردەوام بە دوای ئاشتیدا گەڕاون بە دوای ئەوەدا دەگەڕاون سەقامگیری سیاسی بۆ میلەتەکانی خوان و ژیان بۆ میلەتی خوان فراهم بکەن ئەوڕۆ کە ئێران پەلاماریان دەدا بە بیانووی ئەوەی قونسولی ئەمریکا لەوێ و باڵۆزی ئەمریکا لەوێ باڵۆزی ئەمریکا لە هەموو دنیا هەیە هێزی ئەمریکا لە 41 وڵات هەیە لەسەر ئاستی دنیا بۆیە من پێم با وڵاتانی کەندا و لەوە دەترسێن ئەمریکا لە نێوان ڕێگا بەجیان بێڵێت و شەڕەکە ڕابگرێ ئەو کاتی من پێم وایە ئەمریکا ئێران کۆماری ئیسلامی ئێران بەهێزتر دەبێت لە ناوچەکە و بەهێزبوونی کۆماری ئیسلامی ئێرانیش بە مەترسی دادنێن بۆ سەر خۆیان ئەو وڵاتانێک کەنداو. باش ماوەسە زیرێک ئەم ینی ئەم ئومێدە هەیە ینی ئەوە وەکو ئاماژەت بە شتێک کرد کە ئەمریکا و ترامپ ئەوەی لێدەوەشێتەوە ینی چانسی ئەوە هەیە کە لە پاکستان بگەن بەڕێکەوتن ئێران لە داهاتوودا لە نەخشەی ئابووری داهاتوودا جیاواز لە وڵاتانی کەندا و ئەمریکا حسابی بۆ بکات ئەوانیش سازش لەسەر هەندێک شت بکەن بەرامبەر بە ئەمریکا ینی پێدەچێت کە ئەمریکا دۆستەکانی لە ناوچەکەدا هەمووی کوردەواری دەڵێ کڵاویان بۆ بدروێت. ئەزای چۆنە من دیسا تاکید دەکەمەوە ئەمریکا ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژووی سیاسی ئەمریکا بۆ لاپەڕە سیاسەکانی مێژووی ئەمریکا هەڵدەینەوە ئەمریکا لە زۆر جاردا دۆستانی خۆی هاوپەیمانەکانی خۆی هاوڕێیەکانی خۆی لە نیوەی ڕێگا بەجێهێشتەوە بە تەنیا بەجێهێشت ئەمە لە بیرمان نەسێ ڕاپەڕینی 1991 کە عازیدا ڕاپەڕین دەست پێ بکرێ بەڵام دوایە بە تایبەتی ناوەڕات و باکوور و بە ئێمەشەوە بە هەرێمی کوردستانیشۆ لە نوێی ڕێگا بەجێهێشتین ئەمەی لێ دەوەشێتەوە بەڵام دیسا تاکید دەکەمەوە هەم پاکستان هەم تورکیا هەم سعودی هەم میسر 4 وڵاتی ئیسلامی گرنگن 4 وڵاتی خاوەن هێزی سەربازی و جیۆسیاسی و جوگرافیای سیاسی یەکجار گرنگن ئەگەر ئێران و ئەمریکا ئیسرائیل گویان لێ نەگرێ من پێما دەبی ئەوان بۆ خۆیان قبوڵی نەکەن و کارتەکانی خۆیان بەکاربێنن هەر هاتنە مەیدانی ئەوان هاتنە سەرخەتی ئەوان بۆ ڕاگرتنی ئەو شەڕە جێگای تەقدیر و دەستخۆشەیە بەڵام من پێم وایە دیسا تاکید دەکەمەوە لە تەوەرەیەکی تری قسەکانی ئاماژەم بۆ کرد ئەم شەڕە
لە پێناوی کۆمەڵێک ئامانج هەڵگیرساوە تا ئەو ئامانجانە بەدینێ ڕناوەستن و بە قەنەعاتی خۆشم ڕاگرتنی ئەو شەڕە لە دەست ئەمریکا و ئیسرائیلە و ئەمریکا و ئیسرائیل تا ئەو دقەیە کەمە قسەی تێدا دەکەین مامۆستا کارزان بە بۆچوونی من بڕیاری گۆڕینی کۆماری ئیسلامی ئێرانیان نەداوە بەڵکو هەموو توانایان لە پێناو ئەوەیە ئێران والێ بکەن کە خوان دەیانەوێ نەک بیڕوخێنن. زۆر باش ماوەستا زیرەک لە کۆتا خولەکەکانی گفتوگۆکەمان نزیک دەبینەوە. حەز دەکەم سەبارەت بە هەڵوێستەکانی سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ خوێندنەوەی جەنابەت بۆ دۆناڵد ترامپ باری سایکۆلۆژی دۆناڵد ترامپ قسەمان بۆ بکەن. بەڕاست ئەوەی کە سەرۆکی ئەمریکا دەیکات ئەو بڕیارانەی دەیدات بڕیاری شەخسی خۆیەتی ئەم هەڵوێستانە هەڵوێستی فەرمی دۆناڵد ترامپن یاخۆت سیاسەتی گشتی ئەمریکان کە وەک ئاکتەرێک دۆناڵد ترامپ دەجوڵێنن تەنها ئاکت دەکات. من پێم وایە ئەگەر بمانوێت لە دۆناڵد ترامپ تێبگەین دەبێ بگەڕێنەوە بۆ مێژووی ئەمریکا. من پێم وانە ترامپ ئەو کەسە بێ هەر لە خۆیەوە کە ڕۆژانە لە ماوەی 12 سعاتدا 6 سعاتدا 1 سعاتدا چەندین بڕیاری دژبەیەک دەدا ئەو بڕیارە دەردەکات لەو بڕیارە پەشیمان دەبێتەوە ئەو بڕیارە دەردەکات یاسای ئەمریکا ڕێگای پێنادا. من پێمە ئەوە لە خۆرانێت ترامپ هادێ من پێمە ئەوە بەرنمەیەکی حکوومەتی قوڵی ئەمریکایە بۆ هێنانە پێشەوەی ترامپ ڕاستە بە ڕێگای هەڵبژاردن بووە. مامەستا کارزانەکە بگەڕێنەوە بۆ مێژوو کاتی خۆشی ئەمریکا کە پێگەی لەسەر ئاستی دنیا خەریک بوو لاواز دەبوو خەریک بوو لە زۆربەی زۆری شوێنەکاندا بە چەپڕە دەریان دەکرد نیکسۆنی هێنا پێشەوە بە ناوی تیۆری پیاوەشێتەکە نیکسۆنی یعنی سەتاسەد وەکو ترامپ بڕیاری دەردەکرد کۆنگرێ ڕۆژنامەنووسی دەبێت هەموو کۆنگرێکی ڕۆژنامەنووسی نیکسۆن کە دەکرد هەموو بڕیارێک کە دەری دەکرد هاوشێوەی ترامپ بوو. من پێم وایە هێنانە پێشەوەی ترامپ لەو دۆخەدا لەبەر ئەوە بوو خەریک بوو پێگەی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕات بە تایبەتی لە ڕۆژئاوای ئاسیا لەواتە لە شەرقی ئاسیا لە زۆربەی وڵاتانی دنیادا خەریک بوو پێگەی ئەمریکا لاواز دەبوو. ئێمە دەزانین لە ئەفغانستان ئەمریکا هەڵات نەکشاوە بە میلیاران دۆلار چەک و تانک و فڕۆکەی بەجێهێش لەوێ خەریک بوو لە عراقیش بە چەپڵە دەریان دەکرد خەریک دەبوو لە سووریا بە چەپڵە دەری دەکەن خەریک دەبوو ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕات نامێنێ هێنانە پێشەوەی ترامپ بۆ شێوەیە و بەو شێوەی دیکۆرێک کە ئێمە دەیبینین دووبارەکردنەوەی ئەو مێژووە کە لە سەردەستی نیکسۆن کراوە کاتی خۆی بۆ ئەوەیە ئەمریکا دەیەوێت بە هەیبەتەوە بە بڕیاری سیاسیەوە بە کاریگەریەوە بگەڕێتەوە ناوچەکە ئەوەی ئێمەش دەیبینین ئەگەر بێت و بربەستی بۆ دروست نەکرێت و لەمپەری بۆ دروست نەکرێت من پێمە ئەمریکا شوێن پێ بە ئێرانیش و بە رووسیاش و بە سین و بە زۆربەی وڵاتانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست زیاتر لەق دەکات. زۆر بەڕێز ماوەستا زیرەک کەمال چاودێری سیاسی لە هەولێرەوە من هیچ شتێکم نەماوە کاتی بەرنامەکەم تەواو بوو سپاس تام کاتە لەگەڵمان بووی سپاس بۆ سەرنج و خوێندنەوە قوڵەکانت بۆ بابەتەکە مەمنونی جەنابتانین دووبارە بەخێر بن. خۆشەویستانم لێرەدا کۆتاییمان هێنا بەم ڕووماڵەی تایبەت بە پرسی ئاڵۆزیەکان لە عێراق و جەنگی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران تا بێگەیشتنەوە لە ڕووماڵێکی دیکە هەموو لاکتان بەخوای گەورە مێهرەبان دەسپێرم کوردستانێکی ئاوەدان وڵاتێکی ئاوەدان بۆ هەموو لایەکمان بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ.